ئایا مالیشی ئەتوانین ئێستا بڵێن دیکتاتۆرە؟ ئەگەر نەگەڕێیتەوە سەر ئەو ڕێکەوتنانە ئەو شتانە جێبەجێ نەکەی ئەو وەختە بۆ تۆی بەجێڕم چه حکومێکی دەی ئەنجومەنی وەزیران نظامی داخلی هەرچەندە مسوەت دەوشت تەقدیم کراوە هەرچەندە لە ڕێکەوتنامەکە ئێمە لەسەر ممکنە 95 نظامە داخلیەکە ڕێکەوتبووین لە مناقەشاتمانە قسمێکی کەمی ما بووە بەستا ئێستا نظامێکی داخلی نیە بە پێی نظامە ئێمەش ناکەین. ڕاشتی هەورامی وەزیری سامانە سروشتەکان خۆی ڕەزامەندی لەسەرەوە دەڕڕێت. ئەم بەرزکردنەوەیە ئەم 250,000 بەرمیلە کە ئەمێرێتە دەرەوە ئەمە بە پارەی 100,000 ئینتاج ناکرێت. بچی نوێنەرانی کورد لەسەر هیچ پرسێکی تر نەیانگەیاندا ئەم بودکەی ئاڵۆزیە لەگەڵ دوتر لەوان نییە لەگەڵ شیعە بێ دژی سنەیە لەگەڵ سنایە بێ دژی شیعە. بۆچی ئەنجومەنی وەزیرانە ئەم بودجێ لەلایەن بەڕێسانەوە ئیمزاکرا. چاوپێکەوتن لەگەڵ دکتۆر ڕۆژنووری شاوەیس جێگری سەرۆک وەزیرانی عێراق. چاوپێکەوتن هەینی کاتژمێر 95 لە NRT-ەوە پێشکەشتان دەکرێت.